بەخوا بە خەریکی تەلەڤیزیۆن و سیارە و شتی ئاوایی ئەوە پرسیاری تایبەتە. ئای جوابم نایێتەوە؟ وەڵا پرسیاری تایبەتە ناتوانم. کاک ئەحمەد سڵاو لێ بێ، حاڵت چۆنە دەنگ و باسە؟ وەڵا سڵاو لە تۆش، دەنگ و باسی تۆ باشە؟ من باشم، تۆ چۆنی باشی؟ زۆر باشم. یەخوا باشبی چێکی لێرە ئەمڕۆ؟ لێرە ئەمڕۆ قورئانیان تەفسیر کردوتەوە بە هەورامی منیش بۆ ئەوە هاتووە. باشە، هاتووی قورئانە وەرگرت؟ وەڵا کەمێکم وەرگرت. نانو هیچ کتێبەکەت وەرگرت کە ئینیان کردبوو یان باوکە وەریگرت؟ وەڵا وەرم گرت. وەرگرت. هیچ قورئان ئەزانی؟ وەڵا کەمێکی ئەزانم. کەمێکی ئەزانی؟ ئیتر لە دوای ئەمەوە وتە هاتووم قورئان وەرگرم ویتر دەستکەم بە قورئان خوێندن؟ بەڵێ وام وت. بە هەورامی حەزەکەی قورئان بخوێنیتەوە؟ زۆریش. ئەی پێشتر خوێندووتەتەوە؟ نە بە هەورامی ناخوێندم. بە هەورامی ناخوێندێتە؟ ئەمڕۆ ئیتر نوسخەیەکی هەورامیمان هەیە و بڕۆ بە هەورامی بخوێنەرەوە باشە؟ باش. ئەی دەنگ و باسە پێم بڵێ وەزعی چۆنە، ئەماوەی خەریکی چیت، بەچیەوە مەشغوڵی؟ فرام ماوەیە بەخوا بە خەریکی تەلەڤیزیۆن و سیارە و شتی ئاوایی. چۆنی تەلەڤیزیۆن و سیارە؟ ینی تەلەڤیزیۆن سیارە بابە هەنێجا سعیشم هەیە ئەیکەم. یعنی سەیری تەلەڤیزیۆنەکەی ئاوا؟ ترا ئاوایی بەکوتم. چوویتەتە مەکتەب؟ بەڵێ. لە پۆلی چەندی؟ دوو. ئەم ساڵ دەرچی بۆ دوو؟ چۆن بووی ئەم ساڵ کە لە پۆلی یەک بووی؟ ئەوە پرسیاری تایبەتە. ئای جوابم نایێتەوە؟ وەڵا پرسیاری تایبەتە ناتوانم. قوربانی بم، دەی باشە کێشە نییە. ئەم هاوینە خوو بەچیەوە مەشغوڵ کرد؟ وەڵا ئەم هاوینە خۆم بە پەیمانگاوە مەشغوڵ کرد. پەیمانگا بووی؟ چی دەخوێن لە پەیمانگا؟ ئینگلیزی و ئێزدیماس. ئینگلیزی و چی؟ ئێزدیماس. ماس؟ بیرکاری یعنی؟ یعنی بیرکاری هیزری بە پەنجە. ئەوەش زانی فێر بووی؟ ئارە وەڵام فێریان کردم. وا وەڵا باشە. ئێستا ژمارە و پێ بڵێم ئەتوانی حساباتی بکەی؟ وەڵا ژمارەی بەس زۆر نەبێت. زۆر نەبێت. تا چەند ژمارە ئەتوانی حسابی؟ تا هەزار. تا هەزار؟ ئەی بینێ چەند ژمارەیەکە پێ بڵێم ئەتوانی بۆم حساب بکەی؟ ئادەی. یاڵا. 2 پلس 4 پلس 8 پلس 8 تر. يلا حسابك كده؟ بەڵێ چەندی کرد؟ کردیان 22. ئافرین هەر بژی ئەحمەدیان. خۆش بیا. ئێستا چیمان پێشکەشەکەی گۆرانیە، شعرێک، کورە تۆزێ قورئان؟ شعر هیچم ناڵێم هیچ یانی. ئامادە نییە؟ نە. ئەی شعرێکی هەورامی ماوە؟ شعرێکی هەورامیتان بۆ ئەڵێم. باشە شعرێکی هەورامیمان بۆ بڵێ. قازم هەنە جوانە ئینا حەوزە و مەلێنە چەرمە و جوانە و ئالەنە دڵوەشە و چالاکەنە. ئەی یەخوا هەر بژی دەستە خۆش بێ، زۆر سپاس دەکەم. تەوان کاک ئەحمەد ئیزنی لە باوکی وەرگر بۆ قسەمان بۆ بکەوە نییە؟ وایە. بۆچی وتە با ئیزن لە باوکم وەرگرم؟ وەڵا ئەوە تر ناتوانم ئەوە بڵێم. ئەوش پرسیاری تایبەتە؟ بەڵێ. باشە دەستەکانە خۆش بێ، زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد. خۆش بیاخوا.